ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەنێمە یانان باکوور باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن. سڵاوتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی ڕاو بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تر پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان، ئەمڕۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی مادەوەشبەرەکانە لە هەموو وڵاتانی جیهاندا. ئەم ڕۆژە یاخود لەم ڕۆژەدا بە شێوەیەک باسی لێوە دەکرێت کە مادەهۆشبەرەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەر کۆمەڵگەیەک وە زیاتر ئەو کاریگەریە نەرێنی یاخود سلبیانی کە هەیە لەسەر کۆمەڵگەکان و بە شێوەیەکە لە هەرێمی کوردستاندا ناوبەناو دەبیستین لە لایەن ئاسایش و لایەنە ئەمنیەکاندا کە ژمارەیەک هاوڵاتی دەستگیر دەکرێن بەهۆی بەکارهێنان یان بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکانەوە تا چەند لە ئێستادا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە بەکارهێنان یاخود بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکاندا لە ئاستێکی گرنگدا بووە یاخود لە ئاستێکی باڵادا بووە کە هەمومان دەزانین ئەم دیاردەیە ئەگەر لە هەرێمی کوردستاندا نەبوو بێ بە دیاردەش هۆکارێکی سەرەکیە بۆ کاریگەریەکی خراپ لەسەر هەندێک لە توێژە گرنگەکانی کۆمەڵگە بەتابەتی گەنجەکان کە ئالوودەبوون بە مادەوەشبەرەکان کاریگەریەکی زۆری هەیە و ئەمە یەکێکە لە خاڵەکانی کەوتنی هەر کۆمەڵگەیەک وە لە هەرێمی کوردستاندا وەک ئاماژەوان پێدا ئەوەی کە باز دەکرێت ئەوەی کە ڕۆژانە دەیبیستین یاخود ڕۆژانەش نەبێ هەندێک جار پەیوەندی بە بازرگانیکردن بەم مادانەوە هەیە کە زۆربەی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەهێنرێت وە ئەگەر باس لە کۆماری ئیسلامی ئێرانیش بکەین زۆر جار باس لەوە دەکرێت کە هۆکاری بڵاوبوونەوەی مادەهۆشبەرەکان بەکارهێنانیان بازرگانی پێوەکردنیان پەیوەندی بە کێشەی سیاسیەوە هەیە یاخود پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت خەڵک بەوە سەرقاڵ بکە کە ئالوودە بن بە مادەی هۆشبەرەوە. بەڵام هاتنی بۆ هەرێمی کوردستان زیاتر لە پاش ساڵی 2023دا بوو کە بە شێوەیەک لە ڕاگەیەنەکانەوە باز دەکرا ڕەنگە پێشتر هەبوو بێ بەڵام ڕاگەیاندن نەیتوانیوە باسی کات. بەڵام ئەم بازرگانیکردنە ئەم بەکارهێنانە بۆ مادەهۆشبەرەکان لە ئێستادا بە شێوەیەک تەشەنەی سندووە وەک دەوترێت وە پێی ئەمارەکان پارێزگای سلێمانی زۆترین ئاماری بەرکەوتووەکو پشکی شێر لەبەر ئەوەی کە نزیکە لە سنووری کۆمەری ئیسلامی ئێراندا. هەندێک کەس دەگات بە سزای خۆی، هەندێک کەس لە ئێستادا سزا دراوە و لە زینداندا یاخود هەندێک لەو حکومانە گەشتوتە چەندین ساڵ بەهۆی بازرگانیکردن یان بەکارهێنانی ئەو مادانە. بەڵام ئەوەی کە باز دەکرێت لە ئێستادا کۆنتڕۆڵکردنی هاتنی ئەو مادانەیە ئەو کەسایی تر چجا بە مەبەستی بازرگانیکردن پێوەی بێ یاخود بە بەکارهێنان کۆنتڕۆڵکردنی هاتنی مادەهۆشبەرەکان تا چەند گرنگە لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە لە ڕووی ژماری دانیشتوان لە ڕووی پێگەی جوگرافی یاخود ڕۆبەری جوگرافی هەرێمێکی بچووکە ڕەنگە کۆنتڕۆڵکردنی ئاسان بێ. بەڵام ناوبەناو دەبیستین لە ڕاگەیەنەکانەوە دەبینین کە ژمارەی کەس دەستگیر کراوە بەهۆی بەکارهێنانیان بازرگانیکردن بە مادانەوە. چی بکرێت لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەهۆشبەرەکاندا لە هەرێمی کوردستان؟ چی بکرێت بۆ ئەوەی گەنجان بەتایبەتی ڕۆبەڕۆی ئەم دیاردەیە ببنەوە کە وەک ئاماژەمان پێدا تا ئێستا ئێمە ئەو حکومە نادەین کە لە هەرێمی کوردستان بۆ بە دیاردە، بەڵام حاڵەتەکان ئەومان پێ دەڵێن کە لە ئێستادا بوونی بازرگانیکردن و بەکارهێنان بەم مادانەوە هەیە لە هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە ئەمنیەکان و ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە هەیە چی بکەن بۆ کۆنتڕۆڵکردن و بەرەنگاربوونەوەی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان. بەڵام بەڕێزانە سەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naltv دەتوانن ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن، هەروەها بێگومان دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان کاک سەردار لە بەردەڕەشەوە فەرموو. کاک سەردار زۆر سپاس دەکەین کاکە سەردار. دەخۆشی بەرنامە جوانەکە لەگەم کاکە یەکەمین جار بۆ مەسەلەی مادەی هۆشبەرە ئەو حکومەت تاوانبارە لە خۆی بەڵێ تاوانبارە کە مادەی هۆشبەر لە کوردستان دووەمی پرسیارەوە کاکگارتکایە لێم قبول بکەم بە دەوای لێبوردنەوە لە جەنابتان دەکەم. ئەمە دەخوازم لەسەر نسبەی حەقا قسە بکەم سلفەی خانوبەرە
بله فرمو كاك أوصل في كانوا برا حكومتها كيف تتعاود أو انتخابات جداد مع حكومة بعد جولة بنجمر أو انتخابات داد باش حكومة السيد خوي كان فرمو من برادري كما يا أطلع كنا لسر كان على كراسة غطية بلن ودشوكو بانجا مليون لسر عالمها بله حتى إيش كابرا دكان أخوي واسر وقف الكردية بارني بدو عالم إشكال تجو سمادي حديد وشماتوي أمبردية حتى سلفيها كاركة داتر كي يوصل فيها قارب أنا عالم أما أو عندك بحكم الدولة حكم الدولة بائس شغلي كده والله هو انتخابات داد بله كاك سردار زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی سینا لە سلێمانیەوە سڵاو لەبێ باوکی سینا فەرموو زۆر سپاس دەکەین ئێوارەت باش باوکی سینا سپاس دەکەم سەبارە بە تەوەرەکە یەک ڕێگا هەیە چۆن ئەڵێت ئەم مادانە کەمتر بێنرێتە سنووری سلێمانیەوە هەریش لە ڕێگەی بازگەکانی سنووری سلێمانی نێوان ئێرانەوە چادرێکی وردی باش بخرێتە سەر ئەو شەفێرە ئێرانەکان بە تایبەتی فارسەکان بارهەڵگرەکان لەو ڕێگەوە توانن کەمکردنەوەی بڵێن کەمی بکەنەوە ئەو مادەوەشبەرانی کە هێنە سنووری سلێمانیەوە بله ئەمە ڕێگایەک وەکو هاوڵاتی خۆم بە باش ئەزانم کە لە سنووری سلێمانەکە ئەو دیاردەیە کەم بکرێتەوە تێبینیەکی تریشم هەیە لەسەر تەوەرەکان و بابەتێکی گەرمی بازار و سیاسەتی کوردستان و کوردستان بەگشتی ئەگەر ڕێگەم بدەن فەرموو زۆر بە کورتی لەبەرەوەی لەسەر تەوەری بەرنامەکە نییە فەرموو باوکی سینا گەر کاتیشی بێنە زیاتر باسی تەزویراتەکەن باوەڕکە لە سلێمانیە ئەفسەری دایرەی مرور هەیە ئێستا گۆڕانە دوانسنیەوە لە هەڵبژارنەکانی پێ بەڵێ سپاس بۆ باوکی سینا لە سلێمانی کۆچەر لە زاخۆ سڵاو لێبێ فەرموو شوان زۆر سپاس بەڕامێتە باڕاستی بەڕامایەکی جێخەدا ئەمیریدان بەڕامی تەندروستی و دەرونی و جوباکی زیاتر جێخوا بگەین پترێشی سیاسی نسبەتی مادی گۆشتە دیارە کە ترسناگەر دنیای بەڵا ڕۆژ بۆ ڕۆژێ بەڵام دەبێت پەیغەمبەری خوا بنێشکر الحەمدلله کوردستان تەمیزترین و پاکشترین دەولەت وەکو ملەت وەکو ناوچەتی داهژماتن بۆ مادی بێوژبەر الحەمدلله سیڤیش حکومەت دیتکەم هیویش دەولەت دیتکەم کوشلای خۆڕش شلای دەربە ئەو جۆرە کەسانە ئەو جۆرە مادە نەینە بڵاومەدە تایبەت جیرانی مە ڕایەکتی وەکو ئیرانی ئەمە بینە ڕۆژ بە ڕۆژەی گرتن و زیندانکردن و بیشوری مشابهت الكردستان يعني میدان درگاه امنی پتر چواره و شوری بن بله زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک کۆچەر لە زاخۆوە کاک سەردار لە سلێمانی و لەگەڵماندایە فەرموو کاک سەردار ئێوارە باش کاک شوانجان زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم جوانترین تەوەرە هەڵبژاردووە وەڵای من هۆکارەکەی جەرمن بۆ نسبەت ئەوەی کەوا ئێمە حدودمان بە حدودی ئێرانەوە کاتی خۆی لە کاتی گرانەکە گەنجێکی زۆرمان ڕوویانە کردە ئێران لەوێ بۆ ئیسوکار و بۆ بژێوی ژیانی خۆیان لەوێ هەندێکیان فێر بوون وەکو فێر بوون ئێرانە کولتورەکان هێناوە بۆ کوردستانی تەکانش بن بە قەناعەتی من حکومەت بەرپرسیارە لەوە ئێواران بڕۆ لە دەوری دەوی شەوە دوانزەشەوە هەر لە باخی گشتی بە ئاشکرا ئەو خەڵکە بینیتەوە خەریکی ئەم تلیاک و حەب و شروع و ئەمانە یعنی حکومەت گوێیان نایەتە شوێنێکی وەکو باخی گشتی کە بەرامبەر سلێمانی پاڵاتە ئەوە حکومەت لێ پێشنەوەی لەگەڵ ئەوانە کردایە ئەمجا خەڵکێکی جێگرن بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ دوای ئەوە بەرێنەوە لە هەمان کاتە هەم دووبارە دەست پێکاتەوە یعنی هینێکی قورسی نایان سزایەکی قورسی نایان بۆ ئەوەی کە ڕایەکە دەکاتەوە بۆ ئیشۆ دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڕێزان سەبارەت بە تەوری پرۆگرامەکە لەو بارەیەوە ڕەوەن شەفیق نووسیوێتی پێویستە ڕێگەری تەواو بکرێت لە بڵاوبوونەوە و بازرگانیکردن بەو مادە هۆشبەرانە چونکە کاریگەری خراپی هەیە لەسەر گەنجان و دەبێتە هۆی بێهیوایی تاک. بەڵێ لوقمان لە ئاکرێەوە فەرموو کاک لوقمان. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک لوقمان. فەرموو بەڵێ. عەلەیکوم ئەسسەلام کاک لوقمان گوێمان لە دەنگتە فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین کاک لوقمان و زۆر سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیت کایە یان دوورکەویتەوە لێی. بەڵێ کاک لوقمان. ئەلۆ. گوێمان لێتە کاک لوقمان بەڵام ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە خۆ دەنگەکەی کەسکەی باشتر گوێمان لە دەنگتە بێ و زووتریش. لەبەر کاتەکە کە بۆ تەرخان کراوە بەداخەوە پەیوەندەکەی بشڕا سەعەد لە قەسرۆکەوە. فەرموو کاک سەعەد. ئەم کاتە باش کاک شوان. هەموو کاتێکت باش کاک سەعەد فەرموو.
براسي دست خوشی برنامه تدکم نحنی اف ماده هجبری تتا کردستان لهای سلیمانی و نحنی هم هر بینیم کو آسایش و امنیت چند گنجه گردن سرابین ماده هجبری براسي بدن اف ماده هجبری نحنی هر حوالاتی که بدن لهای سلیمانی لهای کردستان لهای زاخو بدن خونیزگی بانسن چونکی خرابترین تشت اوه راسا پایده که زوره گلک باشه راسا پایده که پاره که مزنه تدهید بس از بجم خرابترین تشت بو بشری وکید خودن نحنی اف گنجت ما وکید اینن لهای ایران به کردستانه او تقلیده لهای افغانستان کن کو بچوان يعني هندي آسوي شاف ضبط رابط بيتن ده وين خطرات إنن كانت ده حشتري ده وده لولين كان وده حشتري خوشي إنن حطت كهنوي جهة تجربة خو ده حشتري فك شنو ده نفس كه حشتري ده ما ده هجبري إن داره إك بو إك وسط تفروتن يعني عم هي بدار إن حيوان الله سنوري ديار بتن كبسر ما ده هجبري به عم حس كان عم آسوي شمات ده سركريه ليه بكن سپاس بۆ کاک سعد لە قەسرۆکەوە لە زاخۆوە کاک ئارام لەگەڵمەدای فەرموو کاک ئارام واری باش کاک شوان ئێوارەت باش کاک ئارامگان باشی سپاس دەکەین فەرموو بەڵێ دەخۆشی کەم بووی بەرنامەی ڕاستی بەرنامەیەکی جوانە جێ خوددانە ومدوێت کو گومرکا زاخۆ و ترکیا و هەرێما کوردستانی پێک vegê çi çavdîrî serniye ne tenê madê bêhoşker dibînî tişiyanî ku ajalê bîne li gel xwe ya daxwazim her çavdîriyekî ser bikin و همین کسان که خدا نواسطه بدیشین نه همه حشیشی نتوزم چینه هر تشتگی بوی درست اما ده کرم که چار دیره اکثر بکه و ملوی تشتگی و راستی نه سر تورید اگه در فتح بده من زۆر بە کورتی کاک ئارام لەبەر کاتەکە سرجان و کاکنی جیروانی دیگه گویی مخواست زاخو یا وکری و تمام دوام لگبرا چه دوام لینا کن وش قصدی ها ذکر ما باش کره شهیده کی نشی یا وکی تمام بیتش قصدی که دیگه دا هیچ دوام لینا کن حتی نکه چه تش دیانی نه بارش خلاص جینا بیا دی سر تلفزیونی گویی دوام لیت کنو درست و چه تش توصانی نه چه نوجدانی نه چه بحث نینن هر نتاقه که بتر چون نه وش خانه بچی کو چه جاجنی نه وش دوست پات سپاس بۆ کاک ئارام لە هەولێرەوە کاک ڕەمەزان لەگەڵمەدای فەرموو کاک ڕەمەزان ئێوارەت باش کاک ڕەمەزان فەرموو بەڵێ کاک شوان چۆنی باشی زۆر سپاس دەکەم کاک ڕەمەزان دەست خۆش بەرنامەکە لێ دەکەم سپاس دەکەین و سپاس بۆ تۆش دەست خۆش تەوەرەکەش لێ دەکەم ڕاستی تەوەرەکە لە جەستی سپاس دەکەین کاک ڕەمەزان بەڵێ فەرموو دەگەڕێتەوە ئەو مادەی هۆشبەر دەگەڕێتەوە سەر حکوومەت کە دەتوانێت کۆنتڕۆل وەزع بکە بەتەواو کۆنتڕۆلی وەزعی پێ ناکرێ یعنی دەبینێت لە شوێنە پیرۆزەکانی شەمان چ دەکرێت بەتای خۆم دیمە یعنی لە مزگەوتەکانە لە ئەو شوێنانەی کە وەستە بەکار نایە کە هەر ئەوەی خۆمان یعنی ملەتەکەی خۆمان بە هەر لە هەر جێک بێ بەکارێن یعنی شوێنی تایبەتێ ئەو شتەی دەکات بەس کۆنتڕۆل بەڵێ بەس ئەلۆ گوێمان لێتە کاک ڕەمەزان بەڵێ بەڕاستی حکوومەت دەتوانێت کۆنتڕۆلی وەرزە بکە بەس بەڵێ بگەڕێمەوە سپاس بۆ کاک ڕەمەزان دایکی ئاواز لە هەولێری پایتەختەوە فەرموو دایکی ئاواز سڵاو لێ بێ دایکی ئاواز گوێمانە دەنگتە فەرموو هەموو کاتێکت باش فەرموو بەڵێ زۆر سپاس لە تۆش بەڕێزم دەستخۆشی ئەم تەوەرەت لێ یەکەم زۆر سپاس دەکەین فەرموو دایکی ئاواز بەڵێ بەڕێزم بەنسبەت مادەی خۆشبەر ئەوە هەمومان ئەزانین حکوومەت ئاگای لەو وەزعە نەماوە لەبەر شەڕۆپەڕۆ لەبەر شباتی لەبەر دەنگدان و ئەمانە بڕۆ ئەو عالەمە لە هەموو جیهان ئەگەر تەمەنی 18 ساڵ بێ بۆی حەقی خۆی هەیە کە بچێ مەشروب بکڕێ یان شتێکی هۆشبەر بێنێ و بیخوا بەڵام لە کوردستان مناڵێکی 10 ساڵ بنێرە هیچ مشکلەیەکیان نییە ئەم بەرپرسیارەتە لە ملی حکوومەتە ملت مناڵن هەمووی ئەچنەی کڕن چاولێکەریە بەڵام حکوومەتە بێ تیمێکدا بنا کە هەموو باڕەکان هەمویان ئاگادار کاتەوە سزایەکی گەوریان بدات شتێک وەکو ئەو برایە شەڵێ لە سلێمانیەوە دێ سەهوە لە سلێمانیەوە نایبڕۆ لە مەنتیقەی بادینان لە زاخۆ لە دهۆک ئەو هەموو حەبە داخڵ ئەکرێت چێ بەرپرسیارە و ئەوەش ناڵێن لە سلێمانیەوە دێ بۆ لە سلێمانی پڕن حەدەمیان ئەەکەیتەوە ئەو دەمگێڕاناڵێن لە سلێمانیەوە دێ سلێمانی بۆ بڕۆ هەموو شارێک هەموو شوێنێک ئەو بەزماکەن بەڵێ سپاس بۆ دایکی ئاواز لە هەولێرەوە دایکی ڕێباز لە سۆرانە لەگەڵماندایە فەرموو دایکی ڕێباز
براسانی باشی زۆر سپاس دەکەین دایکی ڕێباز. درباره مثلا مدل هزار علما بلی خویه معنا علما دریجی 15 سال اویجی دانی بسته نوچن یکی دیگه اپسونه بوی اپسونه مثلا هم در روژا هم سروک هم سروک نبین اوی اپسونه بس دو نفر نبین نخمانم نوستینه خور چوتیوه توزه خود سپینم سمت کو سمام جلالکو اما هم نوستی نکتینا پیچی و تیلت جونه خوده بله دەست خۆش بڵام. سپاس بۆ پەیوەندەکەت دایکی ڕێباز. لە چەند سەماڵەوە کاک ئاکۆ لەگەڵماندایە. فەرموو کاک ئاکۆ. ئەم کاتە باش قوربان. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ئاکۆ فەرموو. کێشەکەی دەستخۆشی بەرنامەکە و لێکەم باز ئەگەر ئیزن بفەرمووی ئەمەوێ بۆ چەند چرکەیەکدا تەوری بەرنامەکە بچمە دەرەوە درێ و بیرروڕای جیاواز قبوڵ بکەن هەڵبەت ئەگەر ئیزنیش بفەرموویت. فەرموو کاک ئاکۆ. بەڕێز من چند ڕۆژە پێشی ئێستا تەلەفۆنم بۆ ئێوەی بەڕێز کرد پێتانم وتم هەر کەسێ لە بەرژەوەندی پارتیا قسە بکەوە پەیوەندیەکەی ئەبڕن بەڕێزت بە منە دووت هەست کەسێ لە بەرژەوەندی پارتیا قسەکەیان پەیوەندیەکەی نابڕێت هەست کەسێ لە بۆ ئەم ئەتاوت ئەم مەکۆی بیرروڕای جیاوازە هەموو کەس دەتوانێت بە ئازادی بگوێ بەڵام لە کاتی قسەکانە من لە هێزندا کە قسەکان بکەم کاتێککە قسەم کردو لە بەرژەوەندی قسە لە پارتیا قسەم کردوی ئەو پەیوەندیەکەتان بە من بڕێ و نەتانێت قسەکانم تەواو بکەم. کاک ئاکۆ من دەزانم کەی پەیوەندیت کردووە هەر لەم بەرنامەی ئێمەدا بوو واتە من لەگەڵ تا بووم ئەو کاتە بەڵام جەنابەت خۆت دادخستەوە کاک ئاکۆ. لەگەڵ ئەوەشدا کاک ئاکۆ لەگەڵ ئەوەشدا ئەگەر کاتی زیاتر بدەین بە کاک ئاکۆ. کاک ئاکۆ ئێمە ماوەی قسەکردنی هەر کەسێک دیاریکراوە یەک خولەکە جەنابەت دوو خولە قسەت کردووە بزان زیاتریش. قوربان جاندا بەعەرضی جەناب بکەم لەبەر ئەو ڕۆژەی کە من تەلەفۆنم بۆ بەڕێزناکە بە من دوو خولەکە دەمێت چلوپێ چرکەودا بە من و پەیوەندیەکەتان بڕ دوای ئەوەش ئاگام لەبەر لێ بوو لە تەلەڤیزیۆنەکە هەر بە منتان و وتان لە تەلەڤیزیۆنەکە وتان کاکە داوای لێ بڕە ئەوکەکە پەیوەندیەکەی بڕاو لە ڕاستی ئەمەش پەیوەندیەکەم نەبڕی بەس لەبەرێک لە بەرژەوەندی پارتیا قسەم کردی ئەوە پەیوەندیەکەتان بڕێ من نازانم هەتا کەی تەلەفۆن بکەم و لێوە تێبگەێنم بەوە بچی تێگەر بۆیە بەداوا لە بەڕێزانەکەم هەر کەسێ لە بەرژەوەندی پارتیا قسەی کرد پەیوەندیەکەی مەبڕێت اینجا پێشنیاری دووەمم ئەوەیە کە هەر کەسێ بە تەلەفۆنی کۆڕێک کردی تەلەفۆنەکەی لێ هەڵبگرە من زیاتر لە دەکەڕێت بە تەلەفۆنی کۆڕێک بۆ ئێوەی بەڕێز یەکەم و ئەمەوە قسە بکەم ئێوە تەلەفۆنەکە ئەڵا ئیلا ئەبێ بە ئاسیا تەلەفۆنتان بۆ بکەم وازان لە سلێمانی کاک ئاکۆ من بەڕاستی نیگەرانە بم لە تێبینی ئاوە بەڕاستی لەبەر ئەوەی جەنابەت ئەگەر مەبەستمان بێ قسەنەکەی پەیوەندەکەت وەرنەگیرە ئەمڕۆژ و پێش ئەو ڕۆژێک کە پەیوەندیت کرد ڕەخنەت گرت پەیوەندی جەنابەت وەرگیراوە زۆربەی ئەو پەیوەندیانەی کە ئەمڕۆ هاتوون گوێت لێمە کاک ئاکۆ بەڕێزان چانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە ستاوتان لێبێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەلید ئیبراهیم نووسویەتی دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم پێویستە لەسەر حکوومەت ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر بۆ کۆنتڕۆلکردنی ئەم دیاردیە. زۆر سپاس بۆ کاک وەلید ئیبراهیمەوە. باوکی بڵند لە هەولێرە لەگەڵماندایە فەرموو باوکی بڵند. باوکی بڵند لە هەولێر بەداخەوە دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. ڕێبوار فەتاح نووسویەتی کاتێک دەستێکی گەورە وەکو بەرپرسەکان لە پشت ئەو کارەوە بێت چۆن بیر لە بنبەرکردنی ئەو مادانە دەکرێت چونکە ئەو مادانە پارەی خەیاڵی دەوێت. هەروەها ئارام مەحموود نووسویەتی پێویستە لەسەر حکوومەت ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر بۆ کۆنتڕۆلکردنی ئەم دیاردەیە. پرنسس باری نووسویەتی من پێم وایە بەتەڵی ئەو بێئیشیە لە گەنجەکانمانن زۆر ڕوون نییە تێبینەکەی. مستەفا لەگەڵماندایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک مستەفا فەرموو. دەستخۆشی بەرنامەکە شلیەکەم زۆر سپاس دەکەین کاک مستەفا. خۆش بیار بژی بەڵام کەم پێشبینیەک مەبووتم ئەگەر بکرایە ئەمی کە بەڕێزت باسیەکەی هەوڵ باە باسیەوەشت کردە ئەو گۆشتە هەندێ و ئەو دەرمانە خراپەی کە خەڵک ئاگادار نیەوە ئەیخوا چونکە لەواتێ مادەیەکی هۆشبەر ئەگەر عەرەقا ئەگەر ویسکیە ئەگەر هەز مادەیەکی ترە یا جگەرەیەکە یا تلایچێکە خەڵگەی خوات ئەمە دیارە ئینسانەکە توانێت بڵێ نایخۆم چونکە ئەزانێت چییە بەڵام کاتێک کە گۆشتێک خەتەرە و ترسناکە و مادەیەکی خراپی تیاوی ئینسانی خوا ئەی ئەمە کێلەی بەرپرسیارە پێم خۆش بوو زیاتر لەسەرەوە قسە بکەی ئەگەر بۆت کرا لە بەرنامەی داهاتووە
قسەکردن بێ لەسەر ئەو گۆشتە خراپ و خەتەرناکانی کە دەرخوازی خەڵکی ئەمادرێ ئەو مادە ئەو داو دەرمانە پیسانی کە دێتە ئەم وڵاتەوانێ قسەش لەسەرەوە بکردایە و دەستخۆشی لە یەکەم و هەر بژیت و هیوادارم هەر بەردەوام بن. سپاس و ڕێزم بۆ هەر هەموو ئەو بەڕێزانی کە لە کەناڵەکەتان ماندووە بن. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ قسەکان کاک مستەفا سلێمانی. هەژار لە زاخۆ لەگەڵماندا فەرموو کاک هەژار. ئێوار باش ئێوارەت باش کاک هەژار فەرموو بەڵێ. اول برای من بشكل نورمال مخدرات بالكردستان ده او نه مشكله موضوع مخدرات كردستان ده هبط یا نبت مخدرات دي بالكردستان كيشت نقل داعينا بتايم روزي بالدادگاه حكم بكت بالاول من بالدادگاه حكم بكت ابيت ان داخلي كردستان بكت او مشكله مثلا او قبلش اوروبا هاتي اللي قبل نشي او ايران هاتي نشي تحشينا كيش مخدرات نكشت او هر دي كيشت بس ابيت ان كردستان ده سليم قال مشكله بلا ابيت دادگاه حكم بكت يا دوي ابيت ان كردستان ده عالم قال دي جيش كده دي عالم ديرك مثلا او كاتجري ما في قبل النفط بتهري ما الشارع ما كنت انت احنا بود بالتكسر عم بتيجي فلوس بدل فلوس ما لا اوش حش مصر توموي توموش توم حش مصر او يجي كده عادي بغض جاره اول او انا مشكله ما حش من كل هذا حشده يا دوي كل فقير جاره حش من كل هذا حشي بربسك اللي حش من كل هذا ده كان ماشي فقير جار بين كل هذا حشي بله زۆر سپاس بۆ کاگەژار محەممەد لە ئاکرێ و لەگەڵمەدای فەرموو کاک محەممەد فەرموو کاک محەممەد گوێمان لێتە زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک محەممەد سپاس دەکەین کاک محەممەد ئەگەر لە تکایە لە تەلەڤیزیۆنەکە گوێمان لێ نەگرێت کاک محەممەد دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی باشترە سپاس بۆ کاک محەممەد لە ئاکرێەوە بەداخەوە بەباشی گومانە دەنگی نییە لەبەر ئەوەی لە تەلەڤیزیۆنەکەەوە گوێ لە دەنگی ئێمەگرەیە. کاک محەممەد لە ڕانیەوە لەگەڵماندا فەرموو کاک محەممەد. کاکەکەم باشی زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو بەڵێ. بەڕێزی زۆر سپاس مەمنونم. وەڵا لەبارەی ئەو کەسێ کاتێکەکەی قسەی کرد بەڵێ کاک محەممەد بۆ لەسەر پارتی و جاابێ و پارتی دیکتاتۆرە تکایە کاک محەممەد با وڵامی کەس نەدێنەوە لەسەر تەوەری بەرنامەکە قسە بکەین. دیارە ئەگە بڵێم سەدان بەڵگەمان هەیە کە ئەم بەرنامەیە ئازادە بۆ هەمووتانە ڕەنگە بڵێن ئەمە مبالەغاکە بەڵام با زیاتر لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە لەبری وەڵاممان پێ بۆ هەموو کەسێک خۆمان خۆش نییە کابرا لەسەر پارتی هاتۆڕە بێت و هیچ کەسێک ماش پارتی نەکردووە لەسەر پارتی هاتۆڕە دەبێت. کاک محەممەد هیچ قسەیەکت هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیەوە. بەڕێزان ئەگەر ڕەخنەیەک هەبێت لەوەی کە ئێمە ژمارەکانی کۆڕەک وەرناگرینەوە تا وەڵامیان نادەینەوە ئەگەر وایە ئێمە بۆ ژماری کۆڕەک دامانناوە لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا و زۆر جاریش زیاترین پەیوەندی لە ناوچەی بادینانەوە وەردەگیرێن. ئەگەر ژماری کۆڕەک نەبن ئەو هەموو پەیوەندیە ئێمە ناشارین بە لیستێکدای بەزین و باس لەو بکەین کە ئەمە ژماری کۆڕەکە و پەیوەندیەکەن و ئەو هاڵاتیانەش کە پەیوەندیەکەن خۆیان پەیوەندیەکەن بەبێ ئەوەی ئێمە وەریانگرین. هەندێک ناو هەندووبارن لە بەرنامەکە ئێمە زۆر سپاسیانەکەین. سپاس بۆ ئەو کاتانەی کە ئیرەخسێنن بۆ قسەکردن لە بەرنامەکەدا هەندێکیان ڕۆژانە تێبینی سەرنجی جوانی هەیە لە بەرنامەکە زۆرجار ئێمە کاتی زیاترمان پێداون بۆ ئەوی قسە بکەن بەڵام ژمارێکی زۆر لەو ناوانە دووبارە نین و پەیوەندیەکەن ڕۆژانە خۆیان پەیوەندیەکەن و پێویست ناکە بۆی کە کات بکوژین لەسەر ئەوەی کە ئەم وڵامانە بدەینەوە کە پێشتر باسمان لێوە کردووەوە کەسێکیش ڕەخنەی هەبێ خۆی پەیوەندەکەی وەرگیراوە کەواتە چۆن باس لەوە کە ئێمە ڕێگری لە کەسێکین کە قسە بکە لە بەرنامەکە بە ئازادی. کاک بڕیار لە هەڵەبجەوە فەرموو کاک بڕیار. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک بڕیار فەرموو بەڵێ. منەمێ لەسەر ئەو مادەوەربەرانە قسەکەم ئەو مادەوەربەرانە و خۆ لە عێراق بەرهەم نایەت ئەوانە لەو حدودانەی تورکیا و هندستان و ئەو منتیقانەوەیەتە ناوە دەی ئایا من ئەتوانم من کەسێکی هەڵاتی بچمەوە مادەوەربەرانە ئەوانەی خۆیان کە بەرپرسن و کەسیانەیە نێرن بۆ مادەوەربەرانە بێنین ناو عێراقەوە. بەڵێ کاک بڕیار. أنا من كسيشي أصايب زانا أصايش بوليس ريبة من ياد بسم مادي وش أقرب من بزان التواني من شيء أقرب واني بزان دان تواني أوان شيء أوان 2 ساعات يجنابيت كسكاني شان 2 ساعات بربن ده خصوصي برنامج كذا كمولسر تلفزيوني كيني أيواني برنامج أنا بوتشي شماركان
ناخانە سەر شاشە بۆ خەڵک یا ڕەوانەی خۆیان تەلەفۆنیان بۆکەن یا ئەگەر بۆ هەموو کەسێکەوەوانی ژمارەکانیانکەنە سەر شاشەوە. بەڵە سپاس بۆ کاک بڕیار لە هەڵەبجە. بەڕێزان ئەوەی باز دەکرێت و ئەوەی دەبینرێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان هیچ ئامێرێک نییە بۆ پشکنینی مادە هۆشبەرەکان واتە دۆزینەوەی لە ڕێگەی مەرزەکانەوە بێ لە ڕێگەی دانانیەوە بێ لە لایەن کەسێکەوە تا ئێستا هیچ شتێک نییە بۆ ئەوەی بدۆزرێتەوە. هەندێک وڵاتان دیارە سەگ بەکاردێنن کە تابەتە بە پۆلیس لە هەر بوارێکدا. بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوەی کە ئەو ئامێرە نییە تا ئێستا سنتەرێک نییە بۆ چارەسەرکردنی کەسانێک کە ئالوودە بوون بە مادەی هۆشبەرەوە. لەگەڵ ئەوەشدا کە تا ئێستا یاسایەک نییە بۆ بەکارهێنەری ئەم مادەیە نەک ئەو کەسێک کە بازرگانی پێوە دەکات. واتە بەکارهێنەری ئەم مادەیە هیچ شوێنێکی یاخود یاسایەکیش نییە بۆ ئەوەی کە مافی ئەم کەسە چۆن دیاری کراوە واتە حکومەکەی چەندێک بێت. لەگەڵ ئەوەشدا ئێوە دەتوان لە پەیوەندەکانتانە باس لەوە بکەن کە تا چەند ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە نەپەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چۆن کار بکەن بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەوەی کە بەکارهێنانی مادەی هۆشبەر بازرگانیکردن بە مادەی هۆشبەر کاریگەری خراپی هەیە لەسەر کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستاندا. کاک هیوا لە ئاکرێەوە فەرموو کاک هیوا. دەمێتە بۆش زۆر سپاس دەکەین کاک هیوا هەموو کاتێکت باش. سپاس بتەوێرێتە و سپاس ژوورە کنتڕۆلی وای بنە تەلەفۆنە من باسی کرد کوڕەکێ تەلەفۆنێتکەم خەتە کوڕەکێ. بەڵێ سپاس دەکەین. سەبارەت تەوارێتە کۆکشەوان دوێت مراقبەکە بۆش سەرخۆڵت سنووری و ڕێکت قۆچۆ خەبن تۆیبەتی ڕەخی ئیرانە یعنی مۆدێ هوشبەر تۆیبەتی وڵاتی ئیرانێ بووە يعني بووە مادەکی عەلەمی و بەرچەوە ئاشکرا ڕاست دەبێت مراقبەکە زۆر سەرخۆڵە سنووری حاجی هەڕان هەبێت تۆیبەتی خۆڵت قۆچۆخچی کۆت بیان بینین ڕۆژانە چەندها کەس بینەگرتنەوە لەو سەر ڕۆژە چەندە دەستخوشەکە گەرم حکومەتە هەرێمێت بکەین شوي حتى حدكي بوش ريكريل في موضوع هوشبار بكتن بلا ما قالت ما شو كان هر مويا طيبتي رخي الصورة ديانا وكنت زاني ما زور كتت ناقوي خلقي دوناني بيري قاتشوف موضوع تيمت من رخي الصورة إذا سوشي توريد كم زور سپاس بۆ کاگیوا سامان لە کەدارەوە فەرموو کاک سامان. سڵاو لێوم کاتەزاش قوربان. زۆر سپاس دەکەین کاک سامان. بەڕێزەکەم وڵا بگلێ تەلەفۆنم کرد کاویشەوەیە کاتی زیاتر بە و بەڕێزایان چەند جارێکە تەلەفۆنەکە لە چەماڵەوە نازام هۆکاریەوە چێکە بەڕێتان کاتی زیاترێنێ وڵی کاک سامان تەنها پەیوەندی بۆ هەیە کە هەڵە تێگەیشتنیەک نەبێت لە بەرنامەکە بۆ ئەوەی بۆ جەنابی ڕوونکەینەوە بۆ ئێوەش کە کەسێک ڕەنگە یەکەم جاری بێ بەرنامەکە ببینێ وە هەستکات ئێمە تەنها ئەم بەرنامەمان تەرخان کردو تەنها بۆ لایەنگرانی حەزبێک. کاکسمان والله یەکەم جار مە پەیوەندیەکەم بە والله بۆ تاقیکردنەوەش بۆ کۆڕەکەم کردو وەرگیراوە دوای چەند جارێکە وەرم گر وەرگیرا بەبێ سانسۆر توزانی من چکارم و من ئەفە خۆم پارتیم کەم سامان بە کۆڕەکیش کردوتە پارتی بۆ عیبە لە سنووریە کاک سامان جەنابەت بە کۆڕەکیش پەیوەندیت کردووە وایە بە کۆڕەکیش بۆ ئەوەی کاتی زیاتر نەکوژین تکایە کاک سامان بەڵێ ئێمە سپاس دەکەین کاک سامان ئەگەر کاتی زیاتر بۆی پرسیارە کاک سامان کرد کاک سامان بۆی زیاتر کات نەکوژین بە شتێک کە پەیوەندی بە تەورەکەەوە نەبێت کە پەیوەندیت کرد کەسێک لی پرسیت کە تۆ باسی چیەکەی زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک سامان لە کەلارەوە بەڕێزانە من ناکرێت ڕۆژانە کاتی زیاتر بکوژین بۆ قسەکردن لەسەر شتێک کە پێشتر وڵامان داوەتەوە وە کەسێک پەیوەندی کرد بێت ڕۆژانە ئێمە ناکرێت هەموو ڕۆژە بەڵگە بخێنە ڕووە پرسیارکردنەوەی کە چ ژمارێک پەیوەندیەکە لە ئەنگری چه حزبێکە ئێمە دەیان جار وتومانە ئەم بەرنامەیە ناوی مایکی خەڵکە واتە هەموو کەسێک دەتوانێت پەیوەندیکە ئەگەر کەسانێک ڕێگری بکەین لەوەی کە پەیوەندی بکەن ئەو کاتە مایکی خەڵک نابێ بەڵکو مایکی هەندێک خەڵکە. کاک مەسعود لە ئاکرێەوە فەرموو کاک مەسعود. زۆر سپاس دەکەین کاک مەسعود فەرموو هەموو کاتێکت باش. زۆر سپاس بوونی مادە هۆشبەرەکان لە کوردستاندا لە کاتێکدا کە دەهاتی کوردستاندا ملیارها دولارە و ئەو ملیارە دولارانە بەدەستی حکومەتە ئەم حکومەتەش تەنها سێ پارێزگای لەژێر دەسەڵاتیدایە کە خاوەنی ئاسایش و دەستگای هەواڵگیریە کە ناتوانرێت ڕێگر بێت لە هاتنی مادە هۆشبەرەکان و چەندین کێشە گەورەی تر کەواتە بادان بەخۆی دابنێت کە شکستی خودوە و حکومەتی هەرێمیش کە 5 میلیۆن دلار ئەداتە کۆمپانیا بۆ دروستکردنی کەمپی زانکۆی سەلاحەدین و دواتریش 19 میلیۆن دلار ئەداتە
کمپانیای تر اوتا د فیرودانی او 5 میلیون دلار بچمه باسک دا فیرودانی برای ملت دلایل اوانه کشتی که زور آسایی و آتنی ماده هجبرکانش بو کردستان لخمی اواندانیه از زور سپاس سپاس بۆ کاک مەسعود لە ئەکرێەوە دڵشاد میرە نووسویەتی پێویستە حکوومەت زۆر ئاگای لە سنوورەکان بێت وە سەگی ڕاهێنرا و دانێت. تارە ئەحمەد دەڵێت دەسەڵاتدارەکان بازرگانن کێ لێپرسینەوە لە خەڵکی دەسەڵاتدار بکە من یان ئێوە تەنها دەڵێت ئەوانە خۆیان یاساکانیان داناوە کەواتە شمولی خۆیان ناکات یاسا یەکسانە بە هیچ و نووسویەتی تەنها لە کوردستان وایە. کاک سەرکەوت لە سلێمانیەوە فەرموو کاک سەرکەوت. کاتۆ باش زۆر سپاس دەکەین کاک سەرکەوت هەموو کاتێک بۆ مەسئلەیەوە کاندێکە جیران بەهۆی بێکاریەوە کە تووشە بن بەڵام حکوومەت ئەبێ ڕێڕانی پاشەوەی کە ئەژیرێن لێ ناپرسێتەوە لە کوێ هێناوێتی چی یارمەتیەنەوە بۆ هێنانی لێپرسینەوە ناکە پاشەوەی کە دەستگیرەکەی تر دۆسیەکە و نەبێت. بەڵێ کاک سەرکەوت سپاس. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لە دووهۆکەوە باوکی دەریا لەگەڵماندایە فەرموو باوکی دەریا. ئەلۆ بەڵێ باوکی دەریا سڵاو لێبێ فەرموو. چۆنی باشە؟ زۆر سپاس دەکەین. باشە بەس من پرسیارێکای لە جەنابێ فەرموو باوکی دەریا. بەری چەند ڕۆژە من بڕۆخ بە تەلەڤیزۆنێ نامشێروان اجتماعی کرد. بەڵێ. هەرکوش کۆمبینە دەرکەتی و قاب جهلای یک تلویزیون جی هوا جارێکیش نیناخته بس پشتی هنگی به 2 ڕۆژە کۆمبینە کرد چۆ هەبەتە جەناب مۆمبال و هەبەتە مەسعود بارزانی هەوا 6 جۆرە اینۆ سەر باشە بوچ هەوا جۆرە اینۆ سەر. بەڵێ باوکی دەریا یعنی بە چه و دویش دەرێخی ئەو ڕۆژە نامشێرۆش کۆمبینە دەرکەتیش اجتماعی دەرکەتی دویش دەرێخی بۆ عالەمە دیوەرکەی کۆ هیچ کریە ورجا باشتر رأسن اینا سر چونکی هابت مافجر هابت مسعود بارزانی رأسن و اینا سر 1000 جورا هر سر ساعتی و اینا سر بون چه افسده هبیتن چنا بیتن کردستان و ناشی بیت زۆر سپاس بۆ باوکی دەریا لە دووهۆکەوە هیوادارین گوێت لە وەڵامەکانمان بێ باوکی دەریا ئێمە وەکو NRT کار لەسەر ئەوە ناکەین کە چ شتێک مەبەستمان هەبێت لە بڵاوکردنەوەی یاخود نا یاخود پەخشکردنی بەڵام ڕەنگە گەر بینەوە سەر هەندێک بنەما لە هەواڵدا ئەگەر کۆبنەوەی بکرێەوە ئاگامان لە هیچ زانێریکی نەبێت دیارەوە ناتوانین باسی لێ بکەین بەڵام ئەوەی پەیوەندی بە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەوە هەبێت لە هەر کۆبنەوەیەکدا شتێکی بە ئاشکرا و تبێت بۆ هەموو ڕاگەیەندەکان نەک NRT زۆربەی کەناڵەکانیش باسییان کردووە NRTیش باسی کردووە وە کۆبنەوەیەک ئەگەر پەیوەندی بە کۆبنەوەیەکی سەرۆکی هەرێمی کوردستانەوە هەبێ ئاشکرا بکرێت زانیاریەکانی ئەو کۆبنەوەی باسمان کردووە بەڵام ئەگەر کۆبنەوەکە داخراو بێ یاخود کەس پێی نەزانێ ئێمە ئەگەر سەبقمان نەبێ یاخود ناتوانین پێی بگەین بە زانیاریەکانی ئەو کۆبنەوەی ناتوانین باسی بکەین بەڵام دڵنیا بە کە هیچ مەبەستێک نییە لە باسکردنی کۆبنەوەیەک یاخود باس نەکردنی کۆبنەوەیەک. سپاس بۆ باوکی دەریا سپاس بۆ ڕخنەکانی. بەناز لە هەولێرەوە سڵاو لێبێ بەنازخان فەرموو. بەنازخان لە هەولێرەوە گەرگوێت لێمانە. ئەم کاتتان باش؟ هەموو کاتێکت باش بەنازخان فەرموو بەڵێ. دەستخۆشی دەوەرەکەتان لێەکەم بەنسبەت ئەوانەی کە ئەڵێن بە کۆڕەکە یا بە ئاسیا بە هەچ خەتێک کە ئەڵێن وەرناگیرێ چ کۆڕەک بێت چ ئاسیا بێ من ڕۆژ وایە بە ئاسیا تەلەفۆنتان بۆکەم ڕۆژ وایە بە کۆڕەک تەلەفۆنتان بۆکەم هەمووی وەکو یەک من ئەیبینم بەڕای منیش هیچ فەرق و جیاوازیەک ناکرێت لەبەر هێڵێکی زۆر بەڵێ بەنازخان بەداخەوە پەیوەندەکەی پشڕا. ئازاد لە شیرازیەوە فەرموو کاک ئازاد. ڕۆژ بەرە باشە قوربان. زۆر سپاس دەکەین کاک ئازاد. بەڵێ سەمارە مادی بێوشکە لە تایبە لە کوردستان ئەمە ئازاد ئەڤروکە چێگوتن تا ڕێژەکە کیم کوردستانی هەبتن بەس پێش وڵاتی دەفروبەری نەبە ئەمسەحکەینە خۆ پێکا گەلە جا دەبینی شاعینەکە مادی بێوشکە ڕادێتی وڵاتی نەدەست گەلە جا دەبینی چێلوەک ناف هەزاران مادەیدا ناف سەرکی کەلەمێکیدا یان جی ناف شتێکیدا یان خدای جێتشدا یان چانتایەکیدا هاتە گێتن ئەم دیکینە فاوزاکی نەفسێکی گەلێکی ماڵ نەمخی هیچ خەڵکی پەیوەندیدار و خەڵکی دی وڵاتی کوردستانەکە ئازاد بکەین کو هەمی خەڵک پشتوانی هاریکاری به چندی بتن بشدن اوی ماده بهوش وڵاتی مەدا بن بر بکەن سەرڕای بێت چەندی هەمی
از چندان پیش ولات جیران خوبه گلت باشین جیم حسن خارج آمریکا بی سپاس چون که اوه همی زبرتا بود حکمت هریما کردستان چاودیرید نه شب و روز چاوه ولیه که اف کارن نه تکر اف تجی نفس ولات منو تا همی ولات دنیای هایی بر بالا با ام هیچی تن ولات ما برستی بله سپاس بو کاک آزاد لشیرازی و کاک حسین لهولیر لگل مانده فرمو کاک حسین یوار باش کاک شیران چونی باشی یوارد باش کاک حسین زو سپاس تکین فرمو بله کاک حسین گومان لیتا فرمو بله بداخل پەیوەندەکەی بشرا کاک حسێن لە هەولێر هیوادارم توانین پەیوەندی کاتەوە ڕزگار لە کەلارەوە فەرموو کاک ڕزگار ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک ڕزگار هەموو کاتێکت باش سەبارەت بە مادەوەشبەرەکان بەڵێ سەبارەت بە مادەوەشبەرەکان وەڵڵا ئەو گەورە بەرپرسەکان دێوەگلاون لەو کارەدا بۆیە من دەڵێم قەت بنبڕ ناکە بەڵێ پێویستە لە گەورەکانەوە دەستی پێ بکەین اینجا مادەوەشبەرەکان بنبڕکەین خۆیان لەو کارەدا ئینن خەریکی ئەو مادەوەشبەرەکان سەر بەرپرسەکان لە کۆبرەکاندا خەریکی خواردنەوەی مادەوەشبەرەکان بۆیە من دەڵێم قەت بنبڕ نابێ هەتا ئەم حکومەتە لەسەر ئەم دەسەڵاتەوە بڕات قەت بنبڕ نابێ سپاس بۆ کاک ڕزگار لە کەلارەوە ئەمین لە زاخۆوە سڵاو لێبێ کاک ئەمین فەرموو بەداخەوە کاک ئەمین پەیوەندەکەی ئامادە نیە شێخە لە هەولێرەوە سڵاو لێبێ فەرموو بەبانێکم دەفی یەکەیەکە کارمەندانی ئەم بەرنامەیە گوشم هیواری سەرکەوتنیتان بۆخوازم كان بالنسبه لي هم درجاني كداخلي هوليرا من هو ما بشكل مثلا هو ما هرتي زو ما ده مجبران بلابنا شوف قال لي انظم عليك اعمل ده ذكري كليتاتي جاني وضعي زوجة بريشان بالنسبه لي ما ده كان ياخذ خرزوريا باش نطوز كادك ساتك لجمعنا وام جنجانا توز فكران بلايسيا في دولار كان كاتانا كاتو ما خمان كل خمانتين انا قاعد كريكارك درو ولا سربنا كاتو كريكار خويا حسب لتاي كرياتيفي لتاي لابوري لتاي مجاري مراتي جار ما زور شلوكا في يوم زوجي ام مازالت قاعده في كردستان بوي كاتو ساتك اما رجعنا لبراتي الحكومه زۆر سپاس بۆ وەزارەکەتانی هیواتەکەم تا بخوازم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لە سلێمانیەوە کاک فاروق لەگەڵماندایە فەرموو کاک فاروق ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەین کاک فاروق من حەزەکەم لەسەر بەرنامەکە قسە بکەین نەک لەسەر هەندێشتی لاوەکی ئەمە لە کاتێکە هەوسنووری چەند وڵاتێکین کە کێڵگەی مادەی هۆشبەریتیایە بنەبڕکردنی ئەو جۆرە مادە هۆشبەرەی کە لە کوردستانایە ڕەنگە تۆجێ زەحمەت پێ هێشتا بێ بڵێین زۆر باشە کوردستان گەنجی کەممان هەیە کە تێوەگلابێ لەو مادە هۆشبەرانە کە لە ئێرانە یا لە ئەفغانستانە لە هەر لە وڵاتێک لە وڵاتستانەکانە زیاتر ئاسانتر لە پاکەتێکی جگەرە تلیاکت دەسەکەوێ یا کۆکاینت دەسەکەوێ یا هەر مادەیەکی کەت دەسەکەوێ ئەنجا ئەو بنەبڕکردنیشی لە وڵاتێکا کە سنوورێکی 600,000 کیلۆمەتری بۆ وڵاتەکانی تانەکانەوە هەیە زۆر زەحمەتە پێم خۆشە کە بەرنامەیەک بەو جۆرەکەی خەڵک نەیبا بەلای تەوەرەی سیاسی و کاک مەسئول و کاک فڵان و کاک فڵان ئەمە ترسێکی نەتەوەییە نەک ئەوەی کە بەڵێ سپاس بۆ کاک فاروق بڕوا لە سەی سادقەوە فەرموو کاک بڕوا بەڵێ بەڕۆشەی بەرنامەکە لە یەکەم سپاس دەکەین کاک بڕوا وەڵی منە پرسیارەکەم ئەوەیە باشە ڕێگیری ئەوە ئەکرێت ئەتوانین نەخورێت بەڵام ئایا ڕێگیری ئەوە ئەکرێت کە نێتە ناوە بۆ ناو وڵات یعنی بەڕاستی ئەمە دیاربەیەکە کە بەرپرسە باڵاکان لە پشتیەوەن بەڕاستی یعنی پرسیارەکەی من ئەوە بوو زۆر سپاس زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لە دووهۆکەوە باوکی مەتین لەگەڵماندایە فەرموو باوکی مەتین السلام عليكم عليكم السلام باوکی مەتین فەرموو بەڵێ مشكلة من سبب دريا بله باوکی مەتین ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی زۆر سپاس دەکەین یاخود دوورکەویتەوە لێی بۆی بەباشی گومانە دەنگت بێ
من شلون سبب كي دريا او كي دريا دلت قناتي نافتي نظام قناه باسما انتدار جابسما انتدار قدرت تشتي قناتي اناتي خاطي يعني كل سنه ما تشتغل كل سنه ما خوش بي بس بلا بزو يبدو كانت تد غدرتان كافيه قناتي ناتي كان بيجي قناتي ناتي جمع انتدار مشكله ما انتدار ايش قناتي ناتي خدت بروحان من كل سنه تشتغل كل سنه خوش بي من التاخير مشكله كردستان زۆر سپاس بۆ باوکی مەتین لە دوهۆکەوە سپاس بۆ قسەکانت مەتین لە دوهۆکۆ لەگەڵماندایە پێشتر باوکی مەتین بوو لە دوهۆک ئەم جارە مەتین لە دوهۆک بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە بەڕێزیان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە تەورەکە خالید هەورامی نووسیوێتی مادەی هۆشبەر لە کوردستانە خەریکە بڵاو دەبێتەوە ئەمەش بەهۆی بێپلانی حکوومەتە لە سنوورەکانی هەرێمی کوردستاندا سەروەر جەمیل یاخود سەروەر جەمال دەڵێت بەڕای من حکوومەت هیچ پلانێکی وای نییە کە ڕێگری بکرێت لە هاتنەناوەی مادەی هۆشبەر بەتایبەت توندکردنی سنوور لەگەڵ ئێراندا بەڵێ بەرەزان هەر سەبارەت بە تەورەکە ئارام مەحموود دەڵێت پێویستە لەسەر حکوومەت ڕێوشێنی پێویست بگرێتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم دیاردەیە ڕێبوار فەتاح نووسیوێتی دەستێکی گەورە و بەرپرسەکان لە پشت ئەو کارەوە بێت چۆن بیر لە بنبەرکردنی مادە هۆشبەرەکان دەکرێتەوە لە هەرێمی کوردستان بەڕێزان تا سبێنێ شاد و بەختەوەر بن ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەستێن